ساڵێکی ڕەشە بە مێژووی لە ساڵ خاڵی لەوەی مەرجەیەک باڵا بۆ یاسا و مەرجەیەک باڵا بۆ ماکی کارمەکانی هەرێمی کوردستان و پەرلەمانەدا بکارێت پاکستان بکەین بۆ ئەوەی لە پەرلەمانی کوردستانەوە کە ئەوان لە دوای نەوەیەکەوە تا حکوومەت پەرلەمانێک بهێناوە لە ڕێگەی پەرلەمان لەسەر مافەکانی شەهیدانی قەڵەم بە پلەیەک بکرێت و پەیکەر بۆ شەهیدانی قەڵەم دروست بکرێت و دواتریش لە هەر شار و ناوچەیەکی تر لە هەرێمی کوردستان هەر شەهیدێکی قەڵەم هەبوو بێت بتوانێت پارک لەو شارەوانی سەر بەو ناوچەیە دروست بکرێت بۆیە ڕەنگە ئەمە بە هەدەف نەگات بەڵام ئەوەی کە گرنگە ئێمە بیهەستاوین ئەگەر لەم خولەشە ئەمە نەگات بە کاروان ئینشاڵڵا لە خولەکانی داهاتووشا و کاتی تریش بێت بتوانین ئێمە کاری لەسەر بکەین و دووبارە خوێندنەوەی یەکەمی بۆ بکرێت بۆەوەی بتوانێت قدرەتی یاسای هەبێت و قسمەتێک بە شەهیدانی قەڵەم بکرێت هەرچەند ئەمە بە قەناعەتی من دوورکردنە دوای لێکردن ڕۆژنامەزان گەورەتر بن مەدام یاکانت لە دوان و سینیا باسیەوە دەکە ئەڵێ من پێشتر سەردەشت نەناسیەوە هەر بۆ خۆیان بەزانین سەر سەرەتی کە بشار و ئەشرەتی